دایک و باوکان چۆن مامەڵە لەگەڵ منداڵەکانیان بکەن بێگومان کاتێک کە منداڵەکانمان دەنێریت بۆ قوتابخانە ئەوە کۆمەڵێک ئاستەنگ و گرفتمان بۆ دروست دەکەن لەبەر ئەوەی حەزیان لە قوتابخانە نییە و ئارەزووی ژینگە و ئارەزووی شوێنەکە ناکەن ئەمە لەبەر چییە لەبەرەوەی ژینگەکە نوێیە بێگومان لە بەشی دووەمی پرۆگرامەکە ڕێنمایی کارێکمان لەگەڵە کە زانیاری زیاترمان پێدەدا پێش هەموو شتێک من دەمەوێت چەند خاڵێک باس بکەم لەسەر ئەو بابەتە بێگومان دەمەوێت لە خاڵ یەکەمەوە دەست پێ بکەم زۆر گرینگە کە دایک و باوکان منداڵەکە وەکو خۆیان ببین وەکو خودی خۆیان ببینن نەک منداڵێکی ئاسلاواز یان ئاستبەرز تێگەیشتنێکی زۆر هەڵەمان هەیە کە دایک و باوکان ئەگەر منداڵەکان ئاستیان بەرز بێت و بە زمانی خۆمان دەڵێن زۆر زیرەک بێ ئەوە ناز و خۆشەویستی زۆری پێدەدەن و جیای دەکەنەوە لە منداڵەکانی تر بەڵام لە بەرامبەردا ئەگەر دایک و باوکێک منداڵێکیان هەبوو کە ئاستی لاواز بێ ئەوە هیچ گرنگێکی پێنادەن و ناز و خۆشەویستی پێنادەن ئەمەش تێگەیشتنێکی هەڵەیە پێویستە وەکو خودی خۆی ببینن نەک جیاوازی پێ بکەن و بەراوردیان پێ بکەن هەم لەگەڵ هاوڕێکانی خۆی هەم لەگەڵ خوشک و براکانی کە لە ماڵەوە لەگەڵی دەژی خاڵێکی تر زۆر گرینگە کە دایک و باوکان کاتێک قسە لە لای منداڵەکانیان دەکەن و ئامۆژگاریان دەکەن بۆ وانە خوێندن بە قەناعەتەوە قسە بکەن نەک بە شێوازێک قسە بکەن کە لەسەر زمانی خۆیان بێت و قەناعەت لە لای منداڵەکە دروست نەکە زۆر گرینگە دایک و باوکان بزانن ئەو کلیلە بدۆزنەوە کە منداڵەکان لی تێدەگەن و قەناعەتیان بۆ دروست دەبێت بە تایبەت ئەو زمانەی کە قسەی پێ دەکەن دەبێت زمانی منداڵەکە بێ بۆ ئەوی لێ تێبگات و قەناعەتی بۆ دروست بێت و هەر شتێک کە دایک و باوکە کە داوای لێ دەکەن بۆیان جێبەجێ بکەن خاڵی سێەم زۆر گرینگە کە دایک و باوکان ئاگاداری ئەوە بن و بەجددی کار لەسەرەوە بکەن کە کاتی خەو و خواردنی منداڵەکان ڕێک بخەن بەگشتی مامۆستایان ئەو گلەیە و ئەو ڕێنماییان بۆ دایک و باوکان هەیە کە منداڵان کاتێک دێن بۆ قوتابخانە خەوێکی تەندروستیان نەبووە بۆ ماوەیەکی کەم خەوتون و خواردنیشان نەخواردووە تەنانی بەیانیان نەخواردووە ئەمەش زۆر گرینگە دایک و باوکان بزانن کە کاتێک منداڵەکان نانی بەیانی ناخۆن و خەوێکی خراپیان هەیە لە قوتابخانە ئاستیان لاواز دەبێت و ناتوانن لەناو پۆل و لەناو ژینگەی قوتابخانە مامەڵە لەگەڵ دەوروبەریان بکەن و ئاگیان لەوانەکانیان بێت خاڵێکی تر زۆر گرینگە کە دایک و باوکان ببن بە مامۆستای دووەمی منداڵەکانیان ئەمە بەواتای چی دەزانین کاتێک کە منداڵەکان دێن بۆ دەگەڕێنەوە بۆ ماڵەوە ئەرکێکی زەحمەتیان هەیە کە دووبارە خوێندنەوەی وانەکان و پێداچوونەوەی بۆ وانەکان ئەزانین ئەمە ئەرکێکە لەسەر منداڵەکان بەڵام کاتێک دایک و باوک هاوکار دەبێت و دەبێتە مامۆستای دووەمی منداڵەکە ئەمە ئەرکی منداڵەکە ئاسان دەکاتەوە ئاستیشی زیاتر بەرز دەبێتەوە خاڵێکی تر زۆر گرینگە دایک و باوکان بە منداڵەکانیان بڵێن شانازیت پێوە دەکەم بە تایبەت کاتێک کە دەڕوات بۆ قوتابخانە بەیانیان هەتاوەکو بەر دەرگای حوشەکە زۆر گرینگە کە پێی بڵێ شانازیت پێوە دەکەم دەست هەڵبڕە بەشدار بە لەوانەکە متمانەم پێتە بڕوان پێتە لەبەر ئەوەی ئەمە هێزێکی زۆر دەدات بە منداڵەکە بۆ ئەوەی ڕۆژێکی جیاوازتری